2 کیلۆ 3 کیلۆ چرەس دەکڕم باڕووی نی کیلۆی میوان نایخۆ هەمووی خۆمان نایخۆین کاتێ باسی جێژنەکەین بێگومان یەکەم وشە بە مێشکمان ئادەی گردن ئازاییە پێم بڵێ کەس هەیە گردنی ئازانەکەی وڵا بن بەنسبە خۆمەوە من گردنی هەموو کەسی ئازاکەم دڵم پاکە بەرامبەر هیچ کەسە هیچ شتێ لە دڵمان نییە بەس سێرەکەی خزمەتی کەسایەتی ینی هاتوچۆ ئەم شتانە کەم بۆتە بۆ بۆنەی سۆسیال میدیا و بە بۆنەی فەیسبوک و بە ئەمانەوە ینی هاتوچۆ کەم بوو سێرەکی کابرا ئەکەوێتەوە سەر جەژن یەتە دەرگای حەوشەکە کابرا تو هیچ نەبێ و گوجانە ینی تەقالیدێکی کۆنێک خەڵک جەژن ئەو دانیش چەرەسەکەی ئەخوار شەربەردەکەی ئەخوار نوقڵەکەی هەڵەگرت چکلێتەکە شتێکی خۆش بوو دانیش دەدەقە چارێکی دانیش دەمەتەقەیە تەگری ینی خزمەتەکە تازە ئەبوو شتێکی زۆر خۆش و بەس ئیسا سێرەکەی ئەم شتانە نەماوە کابرێت سێکی لە دەرگای حەوشەکە کاکە نوقڵەکەم بۆ بێنە بەخوا پەلەمە ئەڕۆم یا هەر بە مەسج پێتەڵێ من ئەوە مەسج بۆ کەس نانێرم بەخوا من هەر ئەوم تەر کردو ئەو شتێکی جوان نییە ئینسان سێرەکەی کابرا خزمە دۆستە ڕەفیقەیەتە بەردەم دەرگاکە ئەڵێ نوقڵەکەم بۆ بێنە بەخوا پەلەمە ئەڕۆم ئێ باشە تو وەرە ژوورە داژە جار چارێکە دانیشە چای بخۆ شەربەتێ بخۆ نوقڵەکە هەڵگرە چەرەسەکە بخۆ تۆ چەرەسەکە کردی باوەڕ بێ هەر کەسێک کە چەرەسەکە کرێ ئەبێ خۆی بیخوا خۆ ئاگدار خۆم ئێستا من خۆمیکە خۆمم 2 کیلۆ 3 کیلۆ چرەس دەکڕم باڕووی نی کیلۆی میوان نایخۆ هەمووی خۆمان نایخۆین ینی ئێستا وام لێ ئەم جەژنە چەرەسکە مەکڕم یانی شتێکی خۆش نییە بەڕاستی ئێستا کەمیەکەیتەوە بۆ چەندێک وڵای ئێستا ئەم بە ماڵی شۆم وتم ئەم ساڵ لەو 3 کیلۆ 2 کیلۆ کڕم ینی خەسارە بێ گوناحە ینی بۆچی کە میوان نایخۆ بۆچی بیکڕی ینی مەسەلەکە ئەوەی اینجا تۆ سێکی کابرایەت ئەڵێ لە دەرگای حەوشەکە لە گردن ئازاکە ئەخ گردن ئازاد چی گردن چی ئازاد تۆ وەرجارێ دانیشە بزانێ دەمەباسی وەز چیە تۆ ینی کابرا یەکسەری نوقڵەکە لەگری ئەڵێ ئەڕۆخوا حافیز گردن ئازاکە گردن توی ئەم گردن ئازایە خۆ هەلە زوو هاتووە تۆ بەرامبەر هیچ کەسە خۆی شتێ لە دڵان نەبوو یا شتێکی خراپ نەکردی یا هیچ شتێکی نەکرد بێ ئەم وشەیە ینی خەڵک ئەڵێ گردن ئازاکە هیچ شتێک ڕەهاتووی پێ یانە هیچ تۆ بەرامبەر هیچ کەسی هیچ لە دڵدانی یا هیچ کەس هەیە شتێکیشی بەرامبەر کردی بێ قەچێکە تۆ لەبەر خاتی خۆی گەورە و لەبەر خاتی مانگی ڕەمەزان گردنی ئازاکە داوای گردن ئازایی لە کەسەکەی گردن وڵای من خۆم ینی باوە ناکەم دڵ هیچ کەسێکی منێشان ینی ئەوەی کە بمناسیە و ئەوەش کە من ئەناسیە بەحیاتی ئێستا دڵ هیچ کەسێکی منێشان جەژنە یەکەم کەس جەژنە پیرۆزە لە کیەکەی داوای گردن ئازایی لە دایکم دوای دایکت باوکم دوایش خێزان بە ئەم مناڵەکان